لە شاری هەولێر یەکەمین دیداری گەشەپێدانی پرۆزەی حەج و عومرە بەڕێوە دەچێت. تێیدا وەزیری ئەوقافی هەرێم و لیژنەی ئەوقافی پەرلەمان و هەر یەکە لە بەڕێوەبەراتی حەج و عومرە و یەکەتی زانایانی ئیسلامی کوردستان ئامادە بوون. ئامانج لە دیدارەکەش وەک ڕێکخرانی دەڵێن ڕێخستنەوە و بەرەو پێشبردننی پرۆژەی حەج و عومرەیە لە هەرێمی کوردستان. حاجەکان کە لە حەج دەگەڕێنەوە گنەی دەکەن دەڵێن مشکلێک فتوامان هەبوو. بەڕێوەبەری گشتی حەج و عومرەی هەرێمیش دەڵێت گەرچی هێشتا پلانی ساڵی داهاتووی پرۆسەی حەج دیار نییە، بەڵام دڵنیاین بۆ وەرزی حەجی داهاتوو توێچووی پرۆسەکە لەسەر هاوڵاتی زیاتر دەبێت. بۆ ئەم ساڵی پرۆسەی حەج تاکو ئێستا چ ئالەتێک دانەدراوە، بەڵام ئێمە دوور ڕاوبۆچوون هەیە. ڕاوبۆچوونی یەکەم هەر لەسەر ئەو ناوانەی کەس پێشان تۆمار کراون لە 2017 لەسەر هەمان ئەوە تیرروپشک بکرێ، جا مدەکە دیار نییە بۆ ساڵێک دەبی بۆ چەند دەبێ. ڕاوبۆچوونێکی تریش ئەوەیە کە لە پاڵ ئەوانە دیسان ناو بنووسرێتەوە، ئەو جارێ ئەقرار نەدراوە کە لەسەر کامەیان جێنشێن دەبێتن ئەوەندا دوایە بڕیاری لێ دەدرێت. هیچ دیار نیە جارە چونکە جارە نرخی تێچووی حەج جارێ بەغداد داینە ناوە بۆ ئەو ساڵ. ئێستا من نازانم چکە ئێستا کاریگەریەکی دیشەیە ئەو سار لە 100 پارەی حاجی تێچووی زیاد دەکا، چونکە هەر لە پێشەوە کولی ڤیزە وەرگرتنێک بۆ تا $80 کە ئەمە پار وجودی نەبووە. ئەوە قراری سعودیەیە. ئەو سار هەر حاجیەک هەر عومرەکارێک سەفەر ناکاتن ئەگەر $80 حەقی ڤیزە نەدا. لای خۆیەوە سەرۆکی لیژنەی ئەوقاف و کاروباری ئاینی لە پەرلەمانی کوردستان پێی وایە پرۆسەی حەج و عومرە لە هەرێمی کوردستان کێشە و گرفتی زۆرە، بەڵێنیش دەدات هەموو هەوڵێک بۆ کەمکردنەوەی تێچووی حەج و عومرە لەسەر شانی هاوڵاتیان بدات. دیارە ئێمە وەکو لیژنەی ئەوقاف لە پەرلەمانی کوردستان بەردەوام لەسەر ئەم بابەتە پەیوەندیمان لەگەڵ وەزارەتی ئەوقاف هەیە، بەردەوام و لە حەزەکانی خۆمانان پێڵێن لە هەموو سێکتەرەکانە و بەتایبەت ئەوەی کە زۆر جەختی لەسەرەکەینەوە ئەوەیە کە بتوانرێکە ئەو پارەی کە لە حاجی وەرئەگیرێ هەوڵ بدرێت کەم بکرێتەوە بەڕاستی، چونکە بۆ خۆتان ئەزانن کە قەیرانی دارایی هەیە و ئەگەر گریمان وەکو خۆی بێت ئەبێ هەوڵ بدرێت لە مقابلی ئەو پارەی کە وەربگیرێ خەدەماتێک پێشکەش بکرێکە لە ئاستی ئەو پارەی بکە لە حاجی وەرئەگیرێ. بەڕاستی ناکرێتەوە پارەیەکی زۆری لێوەر بگری بەڵام شوێنی حەوانەوەی، بەڵام تیارەکەی، بەڵام خواردنەکەی، بەڵام هات و چۆپێکردنەکەی و گواستنەوەکەی لە بینی شارە پیرۆزەکان و مەشاعرە بۆ جۆرە نەبێت. مامۆسایەکی ئاینیش پێی وایە کێشە و گرفتی بەردەم حاجیان و عەمرەکاران ئەوەندە زۆرە هەندێک جار هۆکارە بۆ ساردکردنەوەی هاوڵاتیان لە بەجێگەیاندنیان. مەجای حەج و عەمرەیش یەکێکە لەو مەجالانەی کە تێبینی زۆری لەسەر هەیە و خەڵک لێی و گازندەی زۆری هەیە، هەر لە چۆنەتی ئەنجامدانی پرۆسەکە، هەر لە ئەو خزمەتگوزاریانەی کە لە ئەو پرۆسەیە دابی نەکرێ بۆ حاجیان، هەر لە سەر بڕی ئەو پارەی کە لە حاجیان ئەسەرێ لەو زەریبە و لەو غەرامەیی کە ئەخرێتە سەر حاجیان گرفتی زۆر شوێنی دابینکردنی حەوانەوە بۆ حاجیان گرفتی زۆر هەیە لە مەجای پرۆسەی حەج و عومرەیە. ڕاستپاردەمان ئەوەیە هەم لە ڕووی ئەداکردنی کارەکەەوە بە جوانی و بە شێوازێکی ڕێکوپێک چارەسەر جێبەجێ بکرێ و هەم کار ئاسانی بۆ هاوڵاتیان بکرێ و ئەو بڕەپارەی کە لە هاوڵاتان وەرەگیرێ کەمتر بکرێتەوە و خزمەتگوزاری باشتران بۆ دابین بکرێ بۆی وەکو وڵاتانی تر پرۆسەیەکی حەجی ڕێکوپێک و چاک ئەنجام بدرێ بەبێ هاوڵاتیانمان ڕوبەڕووی گرفت و ناڕەحەتی و ناخۆشی ببنەوە. حەج یەکێکە لە فەرگزە و ڕوکنەکانی ئیسلام و ساڵانە لە هەرێمی کوردستان ژمارەیەکی زۆری هاوڵاتیان بە تامەزرۆوە ئەو فەریزە و سونەتەی عەمرە بەجێ دەگەێنن، بەڵام بوونی چەندین کۆسب لە بەردەم پرۆسەکە و نەبوونی ئاسانکاری هاوڵاتیانی نیگەران کردووە و داوا دەکەن حکوومەت کاراسانی زیاتر بکات. عیمران ئەمیر، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.